پێشتی و ڕێکەوتنە نافتینە بەرە ئەمریکا و قاسەدە داهاتی ئەمزەکردن هەفسەرۆکە کۆما جوواکێن کوردستان کەجەکە ڕاخنە لە ڕێکەوتنێ کرد و دڵگران یاخوا بە ڕێکەوتنێدا خویاکردن جەمیل بایەک هەفسەرۆکە کۆما جوواکێن کوردستان دە چارچۆبەیە هەفدیتنەکەی دڵگەل کەناڵە ستێرکیا سەر بە پەکاکەبە بەحسە ڕێکەوتنە نافتیانە بەرە قەسەدە و کۆمپانیا دەلتا کرێسنت ئێنەرژیە ئەمریکی کرد و گوتکو ئەو نە ئاگادارێ وێ ڕێککەوتنێنە و بتەنێ دڕیا کەناڵێن مەدیایی بە ئاگاداری نوچەیە ڕێککەوتنێ بوونە Hinek tişta li ragihandine dibînin, takip dikin. Asasê wan çi ye? Tamam nizanin. Dibêjin işte mesela bi şirketekî petrolê îtifak çêbiye. هەروەها بایەقە گوت و حکوومەتە سووریە و مەبەستاوی ڕژێمە ئەسەدا ژوێ ڕێکەوتنێ نەڕازیە وێ بێ نەیاسایی ددێ ناسکردن تەکەس کرد و تەبایە سامانن دبن عردێدە و لەسەر عردێ مولکێ تەبایە گەلێ سووریەیە نەیە تو کەسێکی تایبەتە پێویستە ئەو هەڵوێستەکەل سەرێ گرێبەستێ بدەن Hatta işte Suriye jî daxuyan da ku em ve qabil nakin ne yasayî ne hukukî û petrolê me işte dizîn falan. Bu ve jî çil ser erdê bi çil ser bin erdê bi tiştêkî li Sûriyê da tevayî gelê Sûriyeye. Neyê hinek ye. Yani hinek nikanin ser ve war tasarrufe bikin mülkê xwe. Me berê jî ew gotiye niha jî em ve dibêjin. Yani ew anlaşmek bi şirketê petrolê ve çêbûyî çıka ve çerçevede em nizanin. Lazım e war bi. Yani belki eğer îro işte hinek pirsgirêkî aborî li Sûriye hene li ser işte Bakurê Sûriye jî hene eger ki wa pirsgirêka dedim berçava ki hinek wa derbas bikin bu wek îtifak war pêşxistina ki wê îtifaqe jî di çerçevê Sûriye da gor işte Sûriye pêşxistina em bu wê tişkî nabêjin. Fakat ki ne waya tabii ki lazım emeli servê bisekin. و دەربارەی نێزیکبوونا کوردی لە ڕۆژاوای کوردستانی بایق گوت و ئەم دەبهێزن لە ڕۆژاوای کوردستانی هەندێک ئالی پێنگاوانش بۆ یەکیتیە نەتەوەیی تابێژن لێ دراستیدا ئەم نزانن ئەو ئالی لەسەر چێ ڕێک دەکەون. İnha işte ali yekti netewî da jî li bir hinek gaf den pêşxistin hinek daxuyanî çê dibin li ser çi esasî pêş dikevin tabii me tam nizanin. وژێ دەماک و ڕێکەوتنە نەفتینە بەرا قەسەدەوە ئەمریکادا هاتی ئەمزەکردن پێدا بە توالیەکی بەحسا وێ ڕێکەوتنێ نەکردە لە گۆری و شڕۆڤەکارên سیاسی دەبێژن دناڤە پەیادەدە دووبارە دروست بوونە بەرێک بەسەر قەندیلەوەیەک و لە دژی ڕێککەوتنەیە و بەرە دنجی بەسەر ئەمریکاوێ و ئەو بخۆژی پشتەوانیا ڕێککەوتنێ دکێ.